بەڕێزان بەردەوامین درێژە بە ڕووماڵەکەمان دەدەین شیکاری بۆ دۆخی جەنگەکە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک مەلا یاسین ڕەوف لە کۆڵەر. کاک مەلا سڵاو لێبێ بە خێراتی. سڵاو لە ئێوەش بەخێر بێ سەر چاو. ڕەمەزانتان پیرۆز. زۆر سپاس لە ئێوەش پیرۆز بێ. کاک مەلا با باسێک لە دۆخی جەنگەکە بکەین. ئەمەی کە ڕوویدا بە بڕوای تۆ ئەم هێرشانی کە دەیکەنە سەری یەکتر بۆ ڕووخاندنی نیزامەکەیە. بەڵێ سپاس دەکەم، سپاس بۆ هەموو کارمەندانی کورسات بۆ جەنابەت بۆ بینەرانتان هەمووی. دیارە من با لەسەر شتێ ڕێک بکەوین کە من و جەنابەت کە هەر پێشبینیەک ئێستا لەسەر بنەمای زانیاری نەبێ من پێم وایە هەڵەیە باتڵە و هەر قسەیەکیش لەو بوارەیە و لەو بارەیەوە ئەگەر ئەساسێکی نەبێ هەر خراپە، هەر تەحلیلێکیش منحاز بێ بۆ لایەک یعنی لایەنگری یعنی مەشکوک فيه دەدیێرە جێی گومانە بێ. لەبەرەوە با ئێمە قسە لە لێکەوتەکانی دوای ئەم جەنگە بکەینەوە. سەرەتا من پێم وایە هەم ئێران و هەم ئەمریکا یەکی هەڵەیەکی ستراتیجی گەورەیان کرد لە یەکەم ڕۆژەوە. ئەمریکا و ئیسرائیل هەڵەکەیان چی بوو؟ یەکەم ڕۆژ هاتن ڕابەری ئێرانیان کوشت. ڕابەری ئێران بەو شێوەیە کە کوشتیان وای کرد ئەگەر بێزاریەک نقمەیەک ڕقێک لە دڵی جەماوەری ئێرانیا هەبێ بە کوشتنی ڕابەر ئەوە نەمایە. ئەنی زیاتر من پێم وایە کۆ دەبنەوە لە دەوری نظامەکە. یعنی پێ دوایە تەعاتوفی کۆمەڵگەی ئێرانیان جوڵان هاوسۆزیان بۆ نیزامەکە دروستی کۆمەڵگەی شیعەی دنیایان جوڵان. ئەوە پێم وایە بێ هەڵەیەکی گەورە بوو کردیان. ئێرانیش هەڵەیەکی گەورەی کرد کە یەکەم ڕۆژ دەستی کرد بە لێدانی ئەو وڵاتانەی کە بەحساب دۆستین، یعنی ڕەنگە خەڵکیان تیاابێ سەر بە ئەمریکا بێ جاسووسیان تیاابێ قاعدیان هەبێ، بەڵام بەو شێوەیە لێیان بۆ هەموو ئەو وڵاتانەی کە بەحساب هەر هیچ نەبێ بێلایەن بوون تەعاتوفی دەولی لەگەڵ ئێرانە کەم کردەوە. یعنی مەسەر لەگەم لە حەزە بکەیت جەنابێت ئەمڕۆ فەڕەنسیەکان ئەڵێن فەرقاتەیە گەنێرین بۆ ئەوەی حیمایی هاوپەیمانەکانمان بکەین. ئینگلیز بە ئاشکراوتی ئەمە بەشداری ناکەین، بەڵام فەرقاتەیە گەنێرێ بۆ قوبرس بۆ ئەوەی حیمایی قاعدەکانی خۆی بکات. کەواتە لە جیاتی دۆست بۆ خۆی پیاکە دوژمنی پیا کرد زیاتر، ئەنی ناحەزی پیا کرد. یعنی کەسێکی وای لە خۆی دوور خستەوە کە ڕەنگە قسەی باشی بۆ بکان لە قسەی خراپی بۆ بکات. بەتایبەت لەم کاتەیە تا ئێستا ئەوەی کە ئیبینین هەموو دەرگاکان داخراوە بەڕووی ئەوەیە کە یەکێک بڵێ ئاگربەست با بکرێت. کاک مەلا هەندێک سەرچاوە ئەمەژە بۆ دەکەن دەڵێن 10 بۆ 12 تا ئێستا هەوڵ هەبوو بۆی کە داواکاریە بۆ لە دۆناڵد ترەمپ بۆی کە ئاگربەست ڕابگەێنێ، بەڵام ڕای نەکەیان. ینی دەڵێ من ڕازی نیم بۆ هەندێک دەڵێن ڕاستە لەسەرەوە سعودیا وڵاتانە دەڵێن دەیانوت نابێت لە ئێران بدەی نابێت جەنگ دەست پێ بکە، بەڵام لە ژێر و دەڵێن هانی ترمپیان داوە بۆی کە هێرش بکاتە سەر ئێران. ئەمەش ڕاستە سێکە تەنانەت ئەو قاعدا ئەمریکیانەی کە لە بەحرین لە ئیمارات لە قەتەر لە دوبەی لە کوێت هەیە هەر هەمووی چۆڵ کرابوو، بەڵام چوو بوونە کوێ؟ چوو بنە ناو ئوتێلەکانەوە، چوو ناو ماڵە مەدەنەکانەوە. ئیشی جاسووسی خۆیان کۆکردنەوەی زانیاری لەسەر ئێران، دانی زانیاری ورد لەسەر ئێران بە ئیسرائیل و ئەمانای خۆیان جێبەجێ کرد. خۆ ئەمەش لایەنێکێتی، بەڵام دیسان ئێران ئەیتوانی تا ئەندازەیە خۆی بێلایەن بگرێت لەو بابەتەیە، نەک بەو شێوەیە. شتی لەبی نەچێت سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت. ئێرانیش ئەمڕۆش و دوێنێ ئەوەی جێگری ڕابەرە ئەڵێ ئێمە شەڕاناگرین. خۆی لە پێشە ترامپ قەرارێکی دا دوای دووهەم ڕۆژ وتی داوایان لێ کردوین شەڕ مفاوزە دەست پێ بکەینەوە، بەڵام ئێمە نایکەین. دوای ئەوە ئێرانەکان وتیان ئێمەش مفاوزە ناکەین، تازە مفاوزە نیە، تازە ئاگربەز نییە، چونکە ئەو قسەیان بەکارهێنایەوە مستەلەح عەرەبی کە ئەڵێ لا یولدغ المؤمن من جحر مرتين. باشە، بەڵام خۆ تۆ کاک مەلا خۆت پیاوێکی وردی و قاڵبووی نێو ئەم بابەتە سیاسیانەی، ینی دەزانی ئەی خۆ بە ئاشکرا ئەگەر بڵێ ئێمە ئامادەین بۆ دانوستان، ئەمە یەکسەر بەتایبەت باڵە تونڕەوەکە یەکسەر دەڵێن ئێوە هێشتا خوێنی ڕابەر وشک نەبووەتەوە، دانوستانی چی دەکەن؟ هەروایە پێدوانی ئەم لێدوانانە زیاتر بۆ ڕاگررتنی و باڵانسەیە خۆ تۆ ناتوانێت باشکرا بڵێ بەڵێ با دانوستان کرد. من و تۆ اتفاقێکمان کرد لە ئەوڵەوە کە هەر یەکەمان بە بێلایەنانە تەحلیل بەڵام من پێم وایە ئەوەی ئێستا زیاتر یعنی کەوتۆتە ناو قڕاوەکەوە ئەمریکایە، نەک ئێران و نەک ئیسرائیل. بەڵێ نەک ئێران و نەک ئیسرائیل. بۆ
چونکە ئەوە ئەمریکایە لە دووری هەزاران میلەوە هاتووە لێرە شەر بە وڵاتی ترە فرۆشێ وڵاتەکەی تریش لەسەر خاچی خۆیەتی ئەو وڵاتی تریش وڵاتێک نییە وەکو عێراقی زمانی سەدام حوسێن یان وەکو لیبیا یان وەکو یەکێک لە وڵاتانە وڵاتێکە خاوەنی ڕێگوڕیشەیە کە خاوەنی ئوسوولێکە خاوەنی قاعدەیەکی گەورەیە حدودێکی زۆری لە رووسیا و ئەفغانستان و پاکستانەوەی هەتا سەر هەموو بەحر یانی سیر کە جەناب دەزانی مەزیق هورمز بەدەست ئەوانەوەیە بابل مەندەب لەژێر سەیتەر ئەوانەیە هەموو خەلیج لە دیوی ڕۆژهەڵاتەوە بەدەست ئەوانەوەیە هەموو بەحری عەرەبی لە دیوی ڕۆژهەڵات و باکوورەوە بەدەست ئەوانەوەیە هەتا چێتە محیتی هەندی لەبەرەوە وڵاتێکی هەروە کەم نییە دوای ئەوە غەڵەتێکی من پێم وایە غەڵەتێکی تری ئەمریکا و ئیسرائیل ئەو بوو کە وایان زانی ئەمە ئێرە وەکو ڤەنزویلا یا وەکو معەمەر قەزافی یا وەکو سەدام حوسێن کە سەری هەرەمەکەت کوشت ئیترەوەکەی تری هەڵەوەشێ بەڵام وا دەرنەچوو و باش دەرناچێ سێر کە با من ملاحەزەیەکت پێ بدەم دوای کوشتنی ئەو هەموو قائیدا بە وەزیری دیفاعەوە بە ڕئیسی ئەرکانەوە بە چێو ئەوانەی کە لەسەر لەگەڵ خەمەنەئیات چوون دوایی ملاحەزەیەک بکە ئەگەر بە مستەلەحە عەرەبیەکان سێرت کرد بێ ئەڵێ تەممە تەعین فلان بۆ وەزیری دیفاع یەکسەر جێگرەوەکەی دادەنێن سیر کە کەلیمەی تەعین چێ ئەوەی تەعین کردووە خۆی ئەمە بابەتە یعنی ئەو مەسەلەکەیە تەممە تەعینە بێ لەلایەن کەسێکۆ بێ من نتوانم قرار بدەم چێ تەعین کەم لەکوێنەیە تۆ توانی قرار بدەی بەڵام کە ئەڵێ تەممە تەعین یعنی دەسەڵاتێکی تر لە پشتی خامنەئیشەوە هەیە با ئەویش کوژرابێ بەڵام دەسەڵێکی تر هەیە یعنی دەسەڵاتەکانی ئێران وەکو وڵاتە دیکتاتۆرەکان نییە کە یەک کەس و ئەو دائیرە بچووکەی لە دەورێتی ئەمە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان نییە حەزەکەم گفتگوویەکی وردیان بابەتە دەکەین ئەمە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان نییە هەندێک دەڵێن پێشە ڕێک کەوتون لەسەر ئەمە هەر بەرپرسێک پێنجێگر بۆ خۆی دابنێ ئەم شەهید بوو بە قەولی خۆیان کەسی دووەم ئەو شەهید بوو کەسی سێم ئەو شەهید بوو کەسی چوارەم ئەنجا بەڵگەیەکی دیکە بۆ ئەوەی کە با بڵێن دەسەڵاتەکان دابەزێنراون بۆ ئاستی خوارەوە دەبینین لە جەنگی 12 ڕۆژەدا کاتێک گێرش دەکرێتە سەر ئێران یا لە جەنگەکانی دیکەدا ئێران ڕاستەوخۆ جواب ناداتەوە یانی دەبینی لەسەرەوە قەرار دەدرێ بە خوارەوە و فەرمان دەدرێ و جواب بنەوە جوابەکە چۆن بێ ئەنجە بەڕێکەوتن بووە بە قەتەری و تۆ ئێمە لێ لە بنکەی عەدید دەدەین یعنی وڵاتەکان بەس ئەم جارە لەگەڵ لە ئێران دەدرێت ڕاستەوخۆ ئێران جواب دەداتەوە جوابەکە ئەم ڕاستەوخۆ جوابدانەوەیە چاودێرانی سیاسی دەڵێن ئەمە بۆیە ڕاستەوخۆ جوابی داواتەوە خۆوە بەرپرسە باڵاکان لە ژیاندا نەمان بەڵام فەرمانیان پێکراوە هەر لێماندرا ئێوە جواب دەنەوە هەر بنکە و فەرمانداری خۆی بۆ فەرمانی پێکە یەکەم ئەمە شۆڕکردنەوەی دەسەڵات نییە دابەشکردنی دەسەڵاتە ینی شۆڕکردنەوە ئەوەیە قائیدێک لەسەرەوە دەسەڵاتەکان بنێرتە خوارەوە بۆ ئەوانەی خوارخۆی دابەشکردنی دەسەڵات ئەوەیە من بە پێی دەسەڵاتی خۆم دابش یەکەم بە سەرۆکانی ترا تۆش بە پێی دەسەڵات خۆ دابشکە بە سەرۆکانی ترا ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم ئەمریکا و ئیسرائیل عنصرێکی مفاجئە ینی عنصرێکی ئەوەی پێڵێن کتوپڕی باشیان لە بەردەسا بوو بەڵام لە دەستیاندا کە هاتن ڕابەریان کوشت و ئەو مەجموعە قیادیان کوشت ویان زانی ئیتر بەمە دەسەڵاتەکە هەڵەوەرێ بەڵام ئەو ڕەگەزە ئەو عنصرە مفاجئەیەشیان لە دەستدا ئێستا ئەویان بەدەستەوە نەماوە کوشتیان هەموو قیادەکانیشیان کوشت بەڵام هێشتا نیزام ماوە نەک نیزام ماوە هێشتا بە بەرنامە پارو قۆناغ بە قۆناغ سەواری غەنێرێ ئەمە معنێ وایە ئەو دەسەڵاتە یان ئەو نیزامە بە شێوەیەک داڕێژراوە کە بە ئاسانی لە ناو ناچێت هەروەکوی جەنابەت باست کرد یعنی ئەگەر تۆ خەلیفە بۆ ئەوەی دوای خۆت دابنی یەکێک لە باشترین ستراتیجەکانی دنیا ئەوەیە کە هەموو سەرۆکیەک هەموو ڕئیسی وەحدەیەک هەموو کەسێک کە سەرکردە بوو کە قائید بوو خەلیفە بۆ خۆی دابنێ دانەنانی خەلیفە یعنی ئینهیاری هەموو نظامەکە بەڵام نەک ئەوان خەلیفەیە چواریان بخۆیان داناوە مەسەلە جێ وەزیری دیفاع فلانە کەسە کە ئەو کوژرا فلانە کەس بێ کە ئەو کوژرا فلانە کەس بێ ئەمە منتەهای زیرەکیە ئەمە منتەهای دراسەیەکی ستراتیجی قوڵە کە تۆ لە بەردەمی خەتەرەکەی بۆ ئەوەی خەتەرەکە لە خۆت دوورخەیتەوە یا خەتەرەکە نەبێ بە کوش بە هۆکاری مەرگت بە دیلەکان دابنێنە جێ خۆیان ئەمە یەکێکە لە زیاتر سیاسەتە زیرەکانی بەڵام بەڕاستی ینی خۆ جەناب دەزانی دۆناڵد ترامپ من پێم وایە کابرایەکی عەرەب وتی چەنە هەناسایە بەقەت هەناسەکانی درۆکە و هەر ڕۆژە نەم قسەیەکەکە هەر ڕۆژە نەو تەسیحێکە هەندێک لە ڕۆژنامەکانی ژەوایان کردبوو ینی ئەو من ناڵێم درۆ بەڵام ئەو قسانەی کە ڕاست دەرنەچوون
ئەوانیان بڵاو کرد بۆ ژمارەکانی هەزاران بە ژمارەکانی هەزاران بەڕاستە ینی ئەوان هەڵێن قسەکەی منیش نەقلی قسەی ئەوانەکە ئەڵێ بەقەت هەناسەکانی خۆی درۆکە فعلەن واش دەرچوو ئەوەی کە تا ئەندازەیەک تند و ینی ڕازگۆ بێ لە درڕندەیەتی خۆیان لە قەسپەکانی خۆیان لە زۆر تند و تیژی خۆیان ئیسرائیل و نەتەنیاهۆیە هەرچی و توێتی ئەیکەم لە ڕووی قەسپەوە لە ڕووی وێرانکردنەوە کردوێتی چ لەگەڵ سووریا بێ چ لەگەڵ لوبناان بێ چ لەگەڵ غەزە بێ چ ئێستا لەگەڵ ئێرانە بێ هەمووی کردووە بە هەموو شێوەیەک باشە ئەماژت بۆ کردوتێت ئەمریکا تا ڕادەیەک وا دەردەکەوێت گێری خواردبێ متەوەڕتە بەڵێ باشە بۆ ئەمریکایەکی زلهێز بۆ ئەمریکایەک کە ڕابەرایەتی گیان دەکا وا دەردەکەوێ دوای ئەم جەنگە جەنگێکی قورسە یان دەیەوێت بە کەمترین زیان کۆتایی پێبێت نا هەر زۆریش قورسە کاکە ڕابکۆ سیر کە با من پێ بڵێم شەڕی ناو بەحر ناو ئاوی سوێر لەم جەوە خراپەیە هەروە ئاسان نییە یعنی مەسەوەدا ئەڵێ گەورەترین فڕقاتی هێناوە لە خەلیجە گەورەترین فڕقاتی تری هێناوە لە شەرقی بەحری ئەبیێزە لە سناراوەکانی ئیلاد لە ئیسرائیل وانە باشە ئەمە 200 تیارەی لەسرە تۆ ئەڵێ تا ئێستا 2000 جەولەمان کردووە 2000 جەولە چەندەکات سیرکە ئەو تیارەیە کە ئەڕوا قەسپەکە و دێتەوە جارێکەکەم سیانەیەوێ دووهەم بەنزینیەوێ سوتەمەنیەوێ سێهەم دیسانەوە ساڕۆ لێ بەستشکی تریەوێت ئەوە تاکەی ئەمە بەرگاگرێ پێی بێ ئەی ئایا بە ئاسانی شتی تری ئەگاتێ لە ئەمریکاوە بەو شێوەیە لەبەرەوە من پێم وایە تەسەور ئەمە ینی هیچ دلیلم نییە ڕەنگە ئەمریکا خۆی حاضر کردبێ لەگەڵ ئیسرائیلە کە ئەمە بە 2 هەفتە و بە 3 هەفتە کۆتایی پێدێنین پێم وایە بێ واشیان و تەرجیان لە سەرتاوتیان 4 ڕۆژ دوای کردیان بە هەفتەیەک ئێستا کردیان 4 هەفتە و زیاتریان 4 هەفتە و زیاتریش دوای لە دوانی نەتەنیاهۆ دەڵێ تا سەرەتایی مانگی نیسان ئێمە ئەگەر یادێکی شەڕی عێراق ئێران بکەینەوە سەدام حوسێن لە هەشتا کە هجوومی کردە سەر ئێران کۆمەڵێک شاری ئێرانی گرت لە دێزەپۆل و بگرێت تا قەسری شیری هەمووی گرت یعنی ئەرزێکی زۆری لە ئێران داگیر کرد یەکسەر داوای شەڕوەستانی کرد 14 ڕۆژ تێپەڕی وتی شەڕ ڕابگرین خۆمێنی وتی شەڕ ڕاگرتن نییە 8 ساڵی خایان 8 ساڵ لەگەڵ هەموو قووەتی تەحالوفی دنیا بە ئەمریکا و هەموو ئەوروپا و هەموو وڵاتانی عەرەبیەوە بە پارە و چەک یارمەتیانەدا خۆت بینیت لە ئەخیرا سیرکە ساڵی 1970 کە شەڕەکە تەواو بوو من بیرمە ئێمە ئەو کاتە لە دۆڵەکۆگە بووین پێشمەرگە بووم عێراق ئەو کاتە 140 ملیارد دۆلاری ئەو کاتە قەرزار بوو کە زەربی دەی بکەم بە مقابلی ئێستەیە ئێران تەنها تمەنێ قەرزار نەبوو لە شەڕەکەش دەرچوو بوو سیاسەتی ئەوەی پێڵێن خومێنی داینا سیاسەتی خودکەفای دانابوو ئەلئیکتیفاء الذاتی سیاسەتی خودکەفا وای کرد هەمویان بەوە بژین کە خۆیان بەرهەمهێنن ئێستا طبعا فەرقێکە زۆرە ئێستا یەکەم حەسارێکی 40 ساڵیان لەسەرە دووهەم نەوتیان بۆ نافرۆشێ سێهەم مزاهرە و نقمەیەکی زۆر دژیان هەیە بەڵام لێدانی سەرەکانی ئێران بەو شێوەیە بە تایبەت ڕابەر وای کرد ئەگەر ناڕزاییەک لە ناو وڵاتە هەبوو بێەوە زۆری ژەها ئێستش زۆرە بەڵام زیاتر لە دەوری ئەو قیادێکەوە بنەوە چونکە تعاتفی دینی تعاتفی مەذهبی بۆ ئیمامەکەیان زیادی کرد لە ناو هەمیانە تۆ لێگەڕێ مەسەلەن باشە بەڵێ ویست قسەیە بکەیت لێگەڕێ ئەمە معارزەی کوردی هەروە خۆیەتی معارزەی کوردی معارزەی کوردی ئێستا تا ئەندازەیە کۆبوونەتەوە 4-5 حیزب تەحالوفیان پێکێناوە و ئەمریکیەکانیش چاوەڕێکن یارمەتیان بدەن بەڵام یارمەتیەکان هەمووی دەمیێتە ئێستا کاک مەلا ئەم بەراوردکاریە لە جەنگی ئێران عێراقا و ئەم بەراوردکاریە بۆ جەنگی بەڕی وشکانی زۆر کەس دەڵێن ئێران لە جەنگی وشکانیە ئەزمونێکی دوور و درێژیەوە خەڵکێکی زۆری عقایدی هەیە کە ئامادەیە ئەگەر بانگوازی جیهاد بدرێ بە تایبەت لە ناوچە کوردیەکانە لە ناوچەکانی دیکە چەنگ بکە بەڵام پێ دوای ئەم سەردەما هەمان و سەردەمەی پێشووە ئەم سەردەمە ئێستا ئاسمان یەکلایی دەکاتەوە کێ بەهێزە ئەنجا ئێران بۆ خۆی لەو سەردەمەدا لەم ڕۆژانە لەگەڵ چاودێرێکی سیاسیانی گفتوگوێن بابەتەم دەکەوتی مەحسن ڕەزایی لە هەشتاکان جەنگی ئێران عێراقی بەشداری کردووە هەتا ئێستا هەر ماوە بەڵام ئێستا ئەمڕۆ دەبی بە وەزیر بەیانی ئەو کوژن یعنی قسەکە ئەوەیە جاران یعنی زەرەر و زیانێکی زۆر سەربازێکی زۆر دەکوژا بەس ئێستاوان نییە وەکو شەترەنج کشمات بە مەلیکەکە دەکەن و خۆی ئەمە سیاسەتی ئیسرائیلە سیاسەتی ئیسرائیل لەگەڵ فەلەستینیەکان لە زمانی ئەبوو جیهادەوە هەروە بووە
ئەوەی کە هەوڵەدا خەڵق پوژێ ئەوەندە هەڵەدا سەرکردەکان پوژێ بۆ معلوماتە ئەمە سیاسەتێکی یان استراتیجێکی سەرکەوتوو بۆ تا ئێستا بەتایبەت جوولەکە ئەو بەکاردێنێ سیاسەتێکی سەرکەوتوو بووە بەڵام لەگەڵ هەموو شوێنێک نا لەگەڵ وڵاتێکیان ناکە سیاسەتەکەی سیاسەتێکی ئیمانی بێ نەک سیاسەتێکی ئەلمانی بێ بە معنایەکی تر بڵێن ینی ئەوان بڕوایان وایە کە خامنەئی خەلیفەی خوایە تۆ توانی ئەمە لە مێشتی دەربێنی هەموو خەڵکەکە پیان وایە کە ئەوەی کە دانرا بە ئایەتوڵڵا وەکو سیستانیا وەکو خامنەئی ئیترەوە خەلیفەی خوایە لێرە ئیشەکان ئەوەی کە موەکیلی ئیمامی دوانزەی شەکانی مادی منتەزەرە بەڵێ ئەمە بەم شێوەیە لەگەڵ ئەمانەیە سەر ناگرێت لەگەڵ فەلەستینەکان سەری گرتووە لا حتى لەگەڵ حیزب الله سەری گرت يعني ئێستاەوەی کە هاتووە لە جێ حیزب الله لە جێ حەسەن نەسروڵڵا وەکو ینی کاریزمای حیزب حەسەن نەسروڵڵای نییە بەڵام لە ئێرانە بەو شێوەیە ینی ناو شیعەیە بەعام وەکو شیعەی عەقەدی خاوەن ئیمان خاوەن بڕوایەکی مەذهبی قوڵ تا ئێستا ئەمە سەرکەوتوو نەبووە تا ئێستا ئەوەی کەی بینی نازانین سمێنی چی ڕووە لەبەرەوە ئاڵێم قسە لەسەر ئێستا بەڵێ قسە لەسەر ئێستاکەین وەکو عەرزم کردی لە ئەوڵوانێ هەر پێش بینیەک لەسەر ئەساسی زانیاری نەبێ باطلە ینی جێگەی خۆی ناگرێت بەڵام ئەمەی کە باس جەنابەت فرمووت من تا ئێستا پێم وایە بێ سەری نەگرتووە لە ئێرانە چکەوتە خەلیفە دانێن ینی مەسەلەن دانانی ڕاهبەر لە دوای ئەوە دێکە ئەو سێ کەسا بۆ ئیدارەی ئومولی دەورەت دێنە پێشەوە ڕێیس جەمهور ڕێیسی مەجلیسی قەزا لەگەڵ نوێنەرێکی مەجلیسی خۆبرەگان لە 88 کەسەکە ئێستا ئەو 88 کەسە ئەبێ کۆ ببنەوە دابنیشن چێم و ئەهەلە بۆ ئەوەی ڕابەر بێت دای بنێن کە دایانەوە بەعەتیاندا ئیتر هەموو مسلمانانی شیعە ملزمن پێوەی بە کاملی ینی عەقیدێن وەکو وایە چۆن ملزەمی بە ئیمان بەخواوە ملزمن بە ئیمانهێنان بەو ڕابەرەوە کە ئەو 88 کەسە دایانێ لەبەرەوە لەگەڵ ئەمانەیە ئاسان نییە بەو شێوەیە سەر بگرێ ئەو شەڕی کە ئەوان بەدەستیەوە بەتەماین شتێکی ترش عەرز کەم ئەوەی کە ئێستا ئەمریکای کە بە حسابی ڕووخان یا بە حسابی هەڵوەرین یا بەو شێوەیە دیسانەوە تەسەور ناکەم بەو شێوەیە بڕوا کە ئەوان بیری لەکەنەوە وەک عەرزم کردی ئەگەڕێنەوە سەر شەڕی ئەرز و شەڕی ئاسمان شەڕی ئاسمان دوژمنەکەت هیلاگەکە بەڵام ڕژێم نافەوتێنێ هیچ ڕژێمێک لە دنیا بە شەڕی ئاسمانی نەفەوتێن نەڕوخێناوە بەڵکو ئەبێ لە ئەرزەوە بووی بێ دوێن پێرێ جۆن بۆڵتن ئەڵێ ڕوخانی ڕژێمی ئێران ئەبێ بە شەڕی بەڕی بێن لەسەر ئەرزەوە بێ بەڵام ئەوی هەر ئەوەڵێ ئەڵێ 600,000 جوندی ئەمریکی پێویستە تۆ پێ دوایە دۆناڵد ترامپ ئامادە بێ 600,000 جوندی ئەمریکی بێنێ بڵای کاتە ناو سەحرای ئێرانەوە دیارە ئەمە ناکە بۆیە ئێستا کۆنگرێسی ڕێگەیەوەی پێنادا نەکەر هەر ئەو فەشەل دێنی ینی هەر جێیشێک چوو بێتە هەر شوێنێک وڵاتێکی داگیر کرد بێ لە دوایە بە سەرشۆری ڕۆیشت ینی بەڵام مەسە کاک مەلابۆن نەباز لەوە دەکرێت 50,000 سەربازی ئامادەیی ڕاهێنرا و مدەڕەب دێنن وەکو لە پێشی هێزەکانی دیکەوە بڕە بەڵام ئێستا دەبینین بۆ ڕۆژهەڵاتی کوردستان پەنادەبەنە بەر هێزە کوردیەکان لەوێ بۆ ناوچە عەرەبی نشینەکان پەنابەنە بە خوزستان بەڵێ خوزستان ئەمە کاکە ڕامکۆ ئەو 50,000 نەهاتوو ئامادە بێ ئەو 50,000 ئەو ئەفرادانن کە لە قاعیدەکانی قەتەر کوێت ئیمارات سعودیا ئەردەن قوبڕۆس عەرزت بێت لە هەموو منتیقەکەیان بڵاو بوونەتەوە بە ئیزافەی ئەو مەجموعە کەسەی کە لەسەر فەرقاتەکانە یعنی مەسەلەن ئەو ڕۆژە من خەبیرێکم گوێ لێ بوو ئەیوت جیرالفۆرد ئەوەی لەینە 5,000 کەسی لەسرە بە هەموو فەنیەکانی تەیاریشەوە 5,000 کەس جێبێتەوە لەگەڵ ئەو هەموو تیارە و ساروخ و درون و ئەوانەی کە لەسەرێتی لەسەری بێت لەبەرەوە ئەو 50,000 بوو ئەوە نییە شەڕی بەڕی داخل بێت کاک مەلا لە سەرەتا قسەکانتان مەژوو بۆ کردوتت دووەڵی استراتیژی هەڵەیەک کوشتنی ئیمام لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە هەڵەی ئێرانیش پەلامار بوو بۆ هەندێک لە وڵاتانی کە لانی کەم وەکو دۆستی ئێران دەردەکەون یان بەشێک نەبوونە لە جەنگەکە وەکو دۆستی ئەمریکا دەردەکەون وەکو دۆستی ئێران بەڵێ دەردەکەون یعنی لانی کەم دژی ئێران نەبوونە ئەم چوو هێرشی کردە سەر قسەکە ئەوەیە پرسیارەکە ئەوەیە ئێران ئەگەر ئەمە نەکا خۆ دەستی ناگە بە ئەمریکا وانە خۆ ڕاستەوخۆ ڕەنگە نەت و کەمترین موشکی لە تەلەبی بکەوێتە خوارەوە لە ئیسرائیل ئەکەوێتە خوارەوە باشە ئەم بنکە ئەمریکیانە لە بەردەستیدان وەکو عەباس عەراقچی وتی ئەمانە خاشی ئەمریکان بە نسبەت ئێمەوە ئەمە نەکا چی بکە سیرکە ئەو دەوێت نیزامەکە لە ناو بەرێ دەستی خستۆتە بینەقاقای وا هاتووە
لە ناوی بەرێ ترم شەڕی کۆتایی خۆی دەکات پەلەقاژێگەر دەکات. ئەمەی جەنابەت بیر و بۆچوونێکە جوانە بەرامبەر بەوەی کە من وتم بەڵام ئەوەی جەنابیشت و ئەوەی منیش دوورە لەوەی کە لە مێشتی ئێرانەکانایە من وەکو خۆم باسی ئەوەم کرد کە من پێم وایە ئەوە لێکەوتەی ئەوە خراپشتێتەوە چونکە لە جیاتی دۆست پیاکە ناحەز زیاتر پیاکە بۆ خۆی ئەمە بابەتێکە جەنابەت بیزانی. خاڵی دووهام کاکە ئەیتوانی هەر تهدید بکە لێتانە دەم واکەم وانە هەیە معلوماتەکانی کەشف کردایە کەشفی کردایە بۆ عالم کە فلانە خەبیری ئەمریکی کە لە قاعدەی فلانە شوێن بوو لە ناو کوێت یا لە ناو ئیمارات ئێستا چۆتە ئوتێلی فلان لێ دەی بەڵام لێی نەدایە ئەمە ڕای منە ڕەنگە ئێرانێکە بەنەوەیتر بیرکاتەوە لێی نەدایە بۆ ئەوەی بە دنیا بڵێ کە ئەوە من نیم شەڕەکەم ئەوانە شەڕەکە بە زمانێکی سادە و کاتەنیانەوە دێران هەراژ و هوش بوو هەر هەڕەشەی دەکرد و دەی ناوچەکە دەکەم بە ئاگر و کەچی ئەوەتانێ هیچی پێ ناکرێ بەڵام ئێستا دۆخێکی خوڵقاندووە لانی کام بۆ نمونە ئێسن وای کردووە دۆخێکی دروست کردۆ گەروی هورموز داخرێ وڵاتانی ناوچەکە لە بەردەم مەترسیدا بن وڵاتانی ناوچە کاس بکەن کە مەترسیان لەسرە هەرچەندە مەترسیەکە زۆر نییە بەڵام لانی کەمەز بە مەترسی دەکەن یعنی ئەگەر هەوڵێکیان پێ بدرێبی خەنەگەڕ ئەگەر بیانەوێ جەنگەکە کۆتایی پێبێ و ئاگر بەست بکەن سیرکە جزئێکی تر تەئید بۆ قسەکەی جەنابەت ئەوەی کە ڕەنگە هاوتەریب نەبێت لەگەڵ قسەکەی منە ئێستا تا ئەندازەیەک کێشەیەک دروست بووە لە بینی وڵاتانی خەلیج و ئەمریکا بەڵام لە ناخەوە الحەقت دەفین چۆنی بە ئەوەشت بۆ باسکەم وڵاتانی خەلیج بە ئەمریکاڵێن تۆ یارمەتیت داین تۆ قاعدت بۆ کردینەوە واکەین کە ئێمە ئەتپارێزین ئەوە هەموو ساڕوخەمان تێگرن نەوتەکان وێران کرد و تێلەکانی وێران کرد تۆ هیچ نەکردووە ئێستا ئەوان لە ناخی خۆیان ئەوە بە ئەمریکاڵێن ئەمریکیەکانیش بەمانەڵێن ئەو هەموو تیارەمان مەسەر ئەڵێن 50 تیارەی پێشکەوتووی ئەمریکا بە سعودیە فرۆشراوە ئەی لەکوێ کەواتە وڵاتانی خەلیج ئەزانن کە ئەگەر دەست بکەنەوە ڕەنگە ئێران هەمیان بەسەرێکا وێران کە لەبەرەوە ئێستا هەر ناحەزیەوەی ماوە بێگومانم تاوایە تا ئێستا ئەوەی توانێت ئەوەی ماوە ینی بۆ توانێت ئەوەی دەماوە مەسە خۆ دەزانی تا ئەم شەویش ڕۆژانە ساڕوقە تەقێنێ هەم بە ئیسرائیلەوە هەم بە ئەو شوێنانەی کە تایەتی تۆ پێت وایە ساڕوختەقانی هەرەوەندە بێ کە باسی کردووە من پێم وایە هێشتا هەم تەسەور وایە هێشتا هەندێک سەواریخی ستراتیجی مهمی هەیە بەکاری نەهێناوە بۆ چونکە مەسلەکە ئەوە نییە بڕێ جارانەمان گوو سەبری ئینقلابی نە ئەوێ ئەو هەموو ساروخ و عەتادەی ئەمریکا و ئیسرائیل کە هەیە تا ئەندازەیەک ڕوو لە کەمبود ببێ ئەو سام بەکاری بێنێ مەسەن کە ئەڵێن ساروخێکی هەیە لە ئاسمان ئینشتاریە ئەبێ بە 50 تا 100 ساروخی تر خۆ ئەوە هیچ قوبەیەکی حەدیدی ئیسرائیلی ناتوانێت بەری لێ بگرێ چونکە کە ساروخەکە دێ ڕەنگە ساروخێکی پێ بەڵام کە بوو بە مەجموعەیە پارچە خۆ مجموعەیە پارچە هەموو جار ساروخێک نانێت بە هەمیانەوە بۆ چونکە سیرکە مەسەلێکی مهمەیە کە جەنابەت بیزانی هەموو ساروخێکی قوبەی ئەوەی پێڵێن قوبەی حەدیدی ڕەنگە بە مەلاین بێ بەڵام هەموو ساروخێکی ئێران کەی تەقێنە بای 20,000 دلار بۆی جەنابەت بزانین ڕەنگە درۆنەکانی شێر زۆر کەمی تێچێ بێگومان وایە باشە کاکمەلا کەمێک بین و باسیەوەی کە کەواتە وەکو دەڵێ ئستینتاجی قسەکانی بەڕێزت ئەوەیە کە میزانەوە باسانی ناکەوێت تا ئێستا من پێم وایە بەڵێ ناکەوێت و من کاکە ئەگەر ئەوان سیرکە ئەو کابرایە ناوی چییە وەزیری دیفاعەکە پێرێ لە کۆنگرس قسەیەکی زۆر ئیسرائیل ینی ئەمریکا لە کۆنگرس قسەیەکی زۆر مهمی کرد وتی نحن لم نأتي لبناء الأمم ولا لتوزيع الديمقراطية نأتي لكي ننتصر وتي إما نهاتوين بين ملتان أمتك دابين بكين بو خلق بنياد بنين ونش هاتوين بو ديمقراطي بلاو كينواني أو دجي قسكاني جورج بوش كربو كهاتوي يقول ديمقراطية العراق أهنين هاتوين بلى هاتوين سركوتن بمفهومي أو تسيا من نايزانم بەڵام سەرکەوتن بە معناوان شەر نییە معنای ئەوە بیرخێنێ معنای ئەوە بێ لە مستەلحێکە لە سیاساڵێ شەڕ فەرزی ئیرادەیە بە شێوەیەکی سیاسی ئەو هاتووە فەرزی ئیرادەی خۆی بکە ئەگەر ئێرانی داهاتوو ئێرانی ڕابەری نوێ تەسلیم بوو بە هەموو ئەهدافەکانی ئەمریکا وڵای ئەمریکا واز لە ئیسرائیلی شوێنە لە قینابایش خۆی بکە بۆ چونکە ئەمریکا ئێستاش پێ دوایە ئەوە دەکا چونکە ئێستا ئیتر دەڵێن دۆخەکە لەوە دەرچووە کە دەرفەتێک بۆ گفتوگۆ مابێتەوە
دەبێت نیزامە کۆتایی پێ بێ بەڵێ دەرفەتێک لەوە دەرچۆ بەڵام ئەگەر ئەمریکا گەیشتە ئەو قەنەعەتی کە پێی ناڕوخێ زۆر ئاسانی خۆ دەزانی بەڵێ نەکەرەوە دۆناڵد ترامپ بە 24 ساعت بایەداتەوە بە هەموو لایەکە خۆ دەزانی لە ڕۆژاوا چی بە کوردەوت کاتی خۆی چەند پیاوی مهم من لە پرێکا پەشێمان بۆوتی ئەو شەرتان کردۆ پارەمان داونی حەق خۆتان وەرگتووە دوایی کە زانی مقاومە چەند بە قووەتە لە منتیقەی کوردەکان بای دایوانێ ئەم پیاوێکی مهمە داینا لەگەڵ وەزیرە ئەمە هەمووی کۆمەڵێ بابەتێکە بڵێ وەکو عبازاراقچی وتی دەڵێ ئەمریکا وەکو مامەڵەی کڕین و فرۆشتنی نیشتەجێبوون یەکێکی نیشتەجێبوون مامەڵە لەگەڵ سیاسەتدا دەکات ڕێک وایە دەڵێ گرێبەستەکەیان ئەوها بۆ پێیان وتوین ڕاست باشە هەندێک سەرچاوی سامەژە بۆ دەکەن دەڵێ نۆف دیێرانی هەر پێکەنیوەن تووڕەبوون ینی وتیانەوە چییە ئەوە جۆرێک لە ها گاڵتە پێکردنە بە ئێران ئەمەمان بنێ ئەومان بنێ ئەومان بنێ هەندێک دەڵێن ینی چ بە ئاشتی چ بە شەڕ نیزامە کۆتایی پێدێت چونکە ئەو ئاشتیەش کە ئەوان داوای ئەەکەن ئەو گرێبەستەش کە ئەمریکا دەیەوێ ئەو ڕێککەوتنش کە ئەمریکا دەیەوێ 2000 کەوتنی ئەم نیزامێ هیچیان بەدەستەوە نایڵێتەوە وەزیری دیفاع قسەیەکی کرد کە لەوکانی ترامپ بهێمترە وتی ئێمە ئەمانەوە سلوکی ڕەوشتی ئەو نظامە بگۆڕین نەک نظامەکە بگۆڕین ئەمە ڕاستە ئەگەر سیرکە ئێستا بینەوە سەر مەسلەی وڵاتانی عەرەبی ئێستا نظریەیەک پیا بووە ئەوە دەوری 12 ساڵێکە نظریە ئەدیانە الئیبراهیمیە الديانة الإبراهيمية بيكا تولى ديني موحد لبيني مسيحي ويهودي وإسلاما كيسا إماراتي عربي إيماني بيهناوا بحرين إيماني بيهناوا لوقت شرعي سوريا إيماني بيهنا به هندي ولاتي تريش تائسا مترددين بلام سنة لاو بابتك كي إيران هات بأمريكا يود أوكي موافقة من السرها مؤوانا نكنز خامنئي زينو بيتو بوتون دروي خوانو بيان قبوله ئەو ئەن هاتوون فەرزی ئیرادەی خۆیان بکەن فەرزی ئیرادەی خۆیان بەم شێوەیە پیان وایەکرێ بۆیەکی جووا پەلیان کرد بە توندی بێنە پێشەوە کە نایانەوێت ڕژێمەکە بڕوخێن ئەیانەوێت گۆڕانکاری لە سلوکی ئەم ڕژێمەیە بکەن ئەوە بۆ ئەوان قازانجا چونکە هەمیشە ئێران سەیف الله المەسلول لە بەرامبەر بە خەلیج کە بەهۆی ئەوەوە کە ئاڵێ ئێران ماوە دەی چەکم لێ بکڕن دێ من حیمایەتانەکەم پارەکەیم بدەنێ بەڵام خۆکە ئەو نەماهی دەرفەتە بۆی ئێسش بەڵەوەتان دەستان لێ بەردەم بەشی هەفتەیەکی بەڵێ ڕاست ئەوەش لایەنێکی مهمە ئەوەش لایەنێکی مهمە بەڵێ باشە کەواتە کەک مەلا بخوێنێت توێشە دەرفەتیەوەما ئەمریکا بێتەوە ناوەوە و جۆرێک لە ڕێکەوتن بکاو سازش بە ئەم نیزامە بکاو خەڵکێکی ڕیفۆرم خواز بێنێتە پێشەوە بەڵێ جا من با لێرەوە قسەیەکی تری سیاسەکانت بۆ باسکەم کە ئەڵێ دەستپێکردن بە حرب بەدەست تۆیە تەوقیتەکەی بەڵام کۆتایهێنانی بەدەستۆ نیە منیش ناتوانم ئێستا وەک لە یەکەم جارە عەرزم کردی ناتوانم قرار بدەم بە چ بارێکا کۆتایی دێ یا بەرەو کوێ ڕوە ئێرانە ڕوخێ یا ئەمریکا وەک چۆن لە ئەفغانستان ڕایکرد ڕاکە و فەرقاتەکانی کۆکاتەوە بەجێ دێڵێ یان ئیسرائیل وێرانترە بێ و ئەویش پەلەقاژەی لێ هەڵەسێ یان دیسان حوسی دێتەوە پێشەوانێ و شەڕەکات یا دیسان حیزب الله زیاتر شەڕەکە یا ئیسرائیل یعنی هەموو ئەگەرەکان داگیرکردنی لوبنان لەلایەن ئیسرائیلەوە واریدا تێکشکانی ئیسرائیل واریدا ڕاکردنی ئەمریکا واریدا تێکشکانی ئێرانیش واریدا ئەمە هەموو ئەگەرەکان لە سەرەکەین ئەشێوا دەرچێت بەڵێ ئەشێوا دەرچێت و ئەشێواش دەرنەچێت یان ئێمە تەحلیل لەسەر ئەم چرکە سادە بەڵێ تەحلیل لەسەر ئەم چرکە ساداکەین بەڵام ئەتوانین لێکەوتەی ئەوەی کە ڕوویدا بکەین تەحلیلی ئەوە بکەین کە ڕوویدا مەسەلەوە پێش بەڵێ من پێم وتی ئەم دوولایەنە هەردووکیان غەڵەتی استراتیجیان کرد یەکەمیان کە ئەمریکا بوو ڕابەری کوشت دوهەمیشیان کە ئێران بوو دژایەتێکی زۆری بخۆی کەسب کرد کاک مەلا هەر لەسەر ئەوەی کە دەڵێ ڕابەر کوژا و تاتفی جوڵان هەندێک دەڵێن هەر جوڵانەوەی نێوخۆیی ئێران هەر جوڵانەوەیەک ئەشێ بێتە هۆی یەکگرتنی خەڵک بۆ پشتیوانی لە نیزامەکە هەموو گەلێکی نیشتمان ئینسان لە ڕقا زۆر جاری وایە ئەوەکە وەگەلی ئێرانیش بۆ ناسراون کە وڵاتی خۆیان خۆش دەوێت هەموو گەلێکی نیشتمان پەروەری هوشیار وا بیرەکاتەوە تۆ سەیری هەندێک خەڵک میلەت گەڕێکە پێی وایە لەگەڵ ڕێزم بۆ بینەران و بیسەران ئەڵێ پێڵاوەکەم بەستومێتەوە بە خاکەکەمەوە نە وڵاتانی هوشیار وڵاتانی نیشتمان پەروەر وا بیرەکەنەوە ئەگەڕێمە بۆ قسەکەی یەکەم جارم کە هەر وڵاتی هەر جێشێک هات وڵاتێکی دی داگیر کرد بێگومان دوایی بەسەر شۆڕی ڕوە لە ڤێتنامەوە بیگرا هەتا ئەفغانستان کە رووسیا ئیتحاد سۆڤێتی داگیری کرد هەتا ئەفغانستان کە ئەمریکا داگیری کرد بە چ ڕیسواییەک ڕای کرد و ڕۆیشت خۆمان بینیمان و هەتا ئەو کنێ ئیسرائیلیش کە تا ئێستا هەر عەرزی
فلستین داگیرەکە هەر شوێنێک هەر وڵاتێک بە داگیرکاری وڵاتی چتری داگیر کردبێ دوایی بە هەزیمەتەوە ڕای کردووە لەبەرەوە دیسانەوە ینی ئێستا خۆ جەنابەت بە شتێکت ئەرزکەم گوێ بگرە ڕەنگە ئیعلام بەداخەوە چونکە ئیعلام زیاتر بەدەست ئەوەی پێڵێن ئیمپریالی عالەمیەوەیە زۆر باشە ناو ئاگەر ئێرانمان ئاگالێ نییە بە مەلاین کەس ڕژایە سەرجادە دوای کوشتنی ئیمام باشە وەرە مقایسە بکە لە بینی ئەوەیە کە هاتە سەرجادە و لە بینی ئەوەیە کە خۆی بە معارەزازانێ کامیان زۆرترە لەبەرەوە ئەبێ بزانی کە هێشتا خەڵک ڕەنگە بترسێ بێگومان خەڵق ترسێ بەڵام لە هەموو حاڵەتەکەیە ئەوەی دەسەگرێ بەو ڕژێمەوە کە ڕابەرەکەی لە ناوچوو ئەکسەریەتە بەرامبەر بەوەیە کە پێی ناخۆش باشە کاک مەلایکێک لەو کەسانی کە خۆی وەکو ئۆپۆزیسیۆن دەردەخا و خۆی وەکو بەدیلی نظامەکە دەردەخا کوڕەکەی شایە بەڵێ تۆ بە حکمی سیاست و سەردەمی شاخۆوانی باشی دەناسن دوور بە دوور با بڵین سیاسەتەکانی دەخوێنەوە ڕوانینە چییە بۆی ماڵی شا دەتوان بەدیل بن من وەکو دۆناڵد ترامپ سەیر یەکەم دۆناڵد ترامپ بە ئەدەبەوە پێرێ دوێنێ بوو بەڵێ لیان پرسی وتیان کوڕەکەی شا بەدیلە زۆر عاقلانە یەکەم جارتی ینی بەناو نەکەوێت جوابی دایەوە وتی کوڕەکەی شا کوڕێکی چاکە زۆرمان خۆشەوێ بەڵام ئێمە یەکێکمانەوێ ببێ بە سەرۆکی ئەو ڕژێمەی کە دادێ کە لە ئێرانە خۆشەویست بێ و لە ئێرانە بژی خۆ معناوە تۆمان ناوێ بەڵام لە ڕووی ناویان باش نەبوو کە بە قسەویە لەگەڵ هند دانیشت لەگەڵ مستەشارەکەی ئەڵمانیا دانیشت کە ڕێک لیان پرسی بەو شێوە جوابی دایەوە منیش پێم وایە کوڕەکەی شا یەکەم قاعدەیەکی جەماهیری نییە بە هەموو لایەنەکانی دینی و نادینیەوە بە هەموو معارزەکانی دینی و نادینی ئەمریکا و ئێرانەوە لا ئەوان مەقبول نییە ڕەنگە نیسبەتێکی زۆر کەم لەوانەیە کە لە دەرەوە ئاژین لەگەڵ یابن ئێستا ئیعلامی لەگەڵایە چ لە فەڕەنسا چ لە ئەمریکا بەڵێ وایە خۆی ئیعلام لەگەڵ هەموو کەسێکە بێ بەڵام قاعدەیەکی وای نییە کە بتوانێ تەسەور کە ئەو هەموو سەدان هەزار پاسدار و جێشەی ئێران تازیان ئیلتزام بکەن بە کوڕی شاوە دوای 47 ساڵ لەبەرەوە تەحلیلەکەی یان بڕیارەکەی ترامپ بڕیارێکی عاقلانەی دیبلۆماسیانە بوو باشە کوی قسەکانمان کۆ بکەینەوە بە پێی ئەزمموی تو خوێندنەوەی تۆ دۆخەکە بە چیەکات بە کام لایە بەڕێکەوتن یان بە کۆتایاتنی نظامەکە یانگینەوە خۆی لە ئێراندا ئەوەژی کێکە لاگەرەکان بەڵێ ئەوەژی چێکە لاگەرەکان ئەوەی ئەیبینم وێرانکاریەکی زۆر ماڵوێرانیەکی زۆر بۆ خەڵق گرانیەکی زۆر ئەکیید پێش ئەم شەڕەوەکو دوای ئەم شەڕە نابێ سیر کە بزانین ئایا لە ڕووی اقتصادوانە نەوت لەکوێ گیرسێتەوە غاز لەکوێ گیرسێتەوە ئەوروپا چۆن بیرەکاتەوە سین و رووسیا کە باسمان نەکرد چۆن بیرەکەنەوە ئەمانە هەمووی ئەو پرسیارانەیە کە دێتە پێشەوە لەگەڵ ئەو هەموو ئەگەرەی کە لە پێشە جەنابەت و من باسمان کرد ئەوەی ئایا چیتر ڕووەدا ئایا ئێران بە ئەژنۆیە دێیاننا ئایا ئەمریکا ڕاکەیان سەرەکەوێ ئایا ساروخ ماوەیان نەماوە ئەمە هەمووی ئەو تەساؤل و ئەگەر و احتیمالانەیە کە بەڕاستی لە بەردەمانە چونکە شەڕێکی زۆر خراپە شەڕێکی زۆر ماڵوێرانکەرەیە ئێرانیش بە هەر چوار پەلا دەسەکاتەوە منتیقەکەش هەمووی ئەکوڵێ ئیسرائیلیش لەولاوە مرخی لە هەمووی خۆش کردووە کە ئەو سیاسەتە و بەرنامەیە جێبەجێ کرێ کە ئەوە ئێوێ من الفرات إلى النيل ئەراضی ئیسرائیل سپاس دەکەم زۆر بەڕێز کاک مەلا یاسین سپاس هەر بژیت سپاس بۆ خوێندنەوە وردە پوڵەکانت هەلێرەوە داواکەم لە هەفتەی ئایندەشدا ڕۆژێکی تر پێکەوە گفتوگەیم پرس و باس بابەتە بکەینەوە سپاس دەکەم هەر بژیت زۆر زۆر سپاس بەخێراتی سەر چاو زۆر